خان ئەحمەدخانی سێم 1953-1955 باجی خوێن والیەکانی ئەردەڵان سەرەڕای ئەوەی ساڵانە باجێکی زۆریان ئەدا بە شاکانی ئێران ئەبوو باجی خوێنیش بدەن و لە هەموو لەشکرکێشەکانیدا بەشدار بن. ئەمە کارێ بوو کە والی لە شان نزیگە خستەوە. لەشکری ئەردەڵان لە لەشکرکێشەکانی نادرشادا بەشدار بوون. سوبحانوێردی خان ئەحمەدخانی کوڕی بە لەشکری ئەردەڵانەوە نار بۆ بەشداری لە لەشکرکێشیدا، جارێک بۆ سەر هندستان و جارێکی تر بۆ سەر داغستان. هەردوو جار خان ئەحمەدخان ئازاتی زۆری نواندووە و لە بەرامبەر ئەوەدا شائەمی لە جێگەی باوکی ئەکرد بە والی. لەو بارەیەوە مەستورە نووسیوێتی لەم سەردەمەدا خان ئەحمەدخانی کوڕیشی لەگەڵ بڕێ لە گەورە پیاوەکانی کوردستانی ئەردەڵان وەک ئەڵڵاوێردی بەگ و حەسەن بەگی میر ئەسکەندەری و 500 کەسی تر لە ئازا و دلێرانی بەناوبانجی کوردستان لە نێو ئەو لەشکرەدا بوون کە نادر بۆ گرتنی هندستان بەڕێ کرد. لە ساڵی 1952 کۆچی گەڕانەوە، چون خان ئەحمەدخان لەو سەفەربەرەدا پیاوەتی و مێرخاسی زۆری نواندبوو، شێرانە کوشتارێکی زۆری لە دوژمن کردبوو، خزمەتێکی زۆری کردبوو، نادرشا کردی بە جێگری فەرمانڕەوای کوردستان و لەگەڵ شەریفخان و چەند میرێکی دیکەدا بۆ ئەردەڵانی ناردنەوە. دەرباری بەشداری لەشکری ئەردەڵان لە لەشکرکێشی نادردا بۆ سەر داغستان مەستورە ئەڵێ لە کاتێکدا نادرشا لە ساڵی 1954 کۆچی بۆ داغستان دەچوو، سوبحانوێردیخان داوای لێکرد ڕێگەی بدا بۆ سنە بگەڕێتەوە. خان ئەحمەدخانی کوڕیشی لەگەڵ نادرشادا نار بڕوا بۆ داغستان. دوای لەشکرکێشی داغستان نادرشا سوبحانوێردی لادایەوە و خان ئەحمەدخانی کوڕی لە جێگەی دانایەوە. خان ئەحمەد کەوتە ڕاپەڕاندنی کاروباری ئەردەڵان. مەستورە گوتەنی ئەیالەتی سنەی بە خێر و خۆشی ڕازاندەوە و خەڵکی وڵاتەکە هەموو دڵیان خۆش بوو لە ناڕەحەتی ڕزگار بوون. لە پێناوی وڵات پارێزی و ژێردەزڵدانەوەدا زۆر تێکۆشا و ڕەنجێکی فری بە خەرجدا بۆ لە ناوبردنی پیاوخراپ و دز و درۆزن هەوڵ و تەقەلایەکی زۆریدا. زۆری نەبەر قات و قڕێکی قورس و گران لە وڵاتەکە کەوتەوە. زەیل لەم بارەوە نووسیوێتی شاتەماز لە ساڵی 1955 کۆچیدا سوبحانوێردیخانی لەبەر پیری و کەنەفتی لابرد و ئەحمەدخانی کوڕەگەورەی لەسەر کورسی والیگەری ئەردەڵان دانا و بەم خەڵاتە سەربەرزی کرد. اینجا ناردیەوە بۆ خاچی ئەردەڵان. لەم کاتەدا بەهۆی زۆری پیتاک و سەرانە و ڕادەی بەرزی چەوسانەوەی دیوەخانی شاو کەمبوونەوەی داهاتی ناوچەی ئەردەڵانەوە ئاگری قات و قڕی بە چەشنێگەڵ گیرسا بوو، لە دڵی مرۆڤ لە سوێی گەنم وەک دەنچی گەنم قەڵەشتی هێنابوو. باڵندەی گیان لە غەمی داغڵودان لە داوی هیلاکەتدا ئەسیر مابوو. نادرشا 12,000 خەڵواردانەوێڵی لە ناوچەی عێراقەوە نارد بۆ ئەردەڵان و لە عەمماردا بۆ مەسرەفی قشوونی ڕاگرتە بوو. لەو ڕۆژانەدا بەهۆی بارینی بەفرێکی زۆرەوە ڕێگاوبان بەسرا و ڕێی هاتوچۆ گیرە. خەڵکی ئەردەڵان داوێنی ئەحمەدخانی والیان گرت و گوتیان با ئەو پیتاکی سوورساتە وەک یارمەتیە گۆرگرین و لە کاتی بەهاردا کە ڕێگەوبان کرایەوە دانەوێڵەکە بخێنەوە عەمباری شاهی. بەڵام لە وەرزی بەهار و لە دوای توانۆی بەفردا بە قودرەتی خوا نرخی مەنێکی تەورێزی گەنم لە ئەردەڵان و ناوچەکانی دەوروبەری گەیشتە 2000 و دەستەواوی عەماری شاهی و پیتاک و باج و سروت و ساتی نادرشا گەیشتە ڕادەیەک کە لە تاقەتی خان ئەحمەدخان و خەڵکی ئەردەڵاندا نەما و ناچار خان خۆی و 500 کەس لە گەورە پیاوانی خاوەنڕێز لە ساڵی 1955 کۆچی ئەبێ 1955 بێ. هەڵات نەخاچی ڕۆم و لەوێ چوونە لای سوڵتان مەحموودی خوندکار. هەندێک لە نووسەرانی ئەردەڵان درێژە بە باسەکە ئەدەن و هەندێک ڕووداوی ڕوونەداوی بەپاڵەدان. نووسەرانی لوب و حەدیقە و توحفە ئەڵێن لەگەڵ 2000 سوار لە دەست و پەیوەندەکانی خۆی ڕووی کردە شارە زۆر. زاهیربەجی سەرۆکی جاف ڕێگەی پێگرت، بەڵام ئەم شکاندی و کوشتی. لەوێ ڕووی کردە سلێمانی و خالید پاشای بابان بەو پەڕی دۆستایەتی و پێشوازی کرد و دوای چەند ڕۆژێ میوانداری کرد و دیاری شایانی دایە. اینجا ڕووی کردوتە مووسڵ. حاکمی مووسڵ لە ڕوویدا ڕاوەستاوە. ئەمیش بە شەر شاری مووسڵی گرتووە و حاکمەکەی بەدیل گرتووە و دوای چەند ڕۆژێک کوشتوێتی و محەممەد چەلەبی لە جێگەی ئەو کردووە بە حاکمی مووسڵ. خۆشی چووە بۆ دیاربەکر و حەڵەب و دوای 1 مانگ و 4 ڕۆژ گەیشتوتە ئەستەمۆڵ و سوڵتان سەدری عەزەم و شێخ ئیسلام و هەندێک لە کاربەدەستانی گەورەی ناردووە بۆ پێشوازی. مەستورە درێژە بە باسەکە ئەدا و ئەنووسێ دەرباری سوڵتانی عوسمانی لەشکرێکی گەورەی خستەتە خان ئەحمەدخان و ئەرکی بەگشت ئێراندا چوونی لە ئەستۆ خرا. لە ڕێگەی ئەرزڕوومەوە بەرەو ئێران بەڕێکەوت. نادرشاش بۆ بەرەنگاربوونی خان ئەحمەدخان خۆی تیار و ئامادە کرد. پاش شەڕێکی گەورە خان ئەحمەدخان و لەشکرەکەی ڕۆمی شکاند و تا توانی ڕاوەدوینان، بەڵام خان ئەحمەدخان هەروازی نێنا. دووسێ جاری دیکە بە لەشکرێکی گەورەوە لەگەڵ سەرکردە ناودارەکانی عوسمانیدا لە ڕێمووسڵ و بەغداوە بۆ داگیرکردنی سنا هاتە ناوچەکەوە، بەڵام هیچ سەرکەوتنیی ئەوتوی بەدەست نێنا. پاش شەڕ و تێگیرانێک کە لە هەمویاندا شکستی دێنا، ناوچەکەی بەجێ دەهێشت و دەگەڕایەوە بۆ ناوچەی ڕۆم.
ئەم بارودۆخە هەر بۆ ڕەنگەمایەوە تا نادرشا لەگەڵ دەوڵەتی عوسمانیدا ڕێککەوت و بەم شێوەیە سوڵتان بۆ بەرژەوەندی هەردوو دەوڵەت هێنای کردی بەواری ئەدرنا. ئیتر بەم جۆرە خان ئەحمەد خان دەستی لەو ناوچەیە پچڕا و خەڵکی ناوچەکە بۆ خۆیان ئاسوودەسەر بوون و ئەویش لە ئەدرنە فەرمانی خودای بەجێهێنا. بەڵام گوڵستانە چارەنووسی خان ئەحمەد خان بە جۆرێکی تر باسەکە. خان ئەحمەد خان کوڕی سوبحانوێردی خان کە هاو ئاوزەنگی نادرشا بوو لە ڕۆژانی نادرشادا لە لەشکر هەڵاتە بوو، پەنای بۆ ویلایەتی ڕۆم بردبوو. پاشا و ئەعیانی مەمالیشی ڕۆم داڵدەدانیان بە چاک نەزانی بوو. لەسەر داوای نادرشاش ناردنەوەیان بە نەنگی و دودمانی عوسمانی دانابوو، لەبەر ئەوە بەدزیەوە دەرمان خواردیان کرد. پێ ئەچی ئەم چیرۆکانە هەڵبەستی میر یا مێژوونووسەکانی ئەردەڵان خۆیان بێ بۆ زلکردنی ئەم ئەمیرە هەڵکەوتووە لێ قەوماوە، چونکە هیچ کام لەسەر چاوە ئێرانی و عوسمانەکانی ئەو سەردەما باسی هیچ کام لەم ڕووداوانە ناکەن. ئەمە جگە لەوەی هەندی هەڵی مێژوویان تێکەڵاو بووە. 1. نادر لە 1945دا تاماسپی لەسەر تەختی شایەتی داگرت و زەماوەندی شایەتی بۆ عەباسی سێم جێڕا کە ساوایەکی هەژمانگەی تاماس بوو. لە 1948دا بە یەکجاری کۆتایی بە زنجیرەی سەفەوی هێنا و لە دەشتی موغان لە کۆبوونەوەیەکی گەورەدا خۆی بوو بە شای ئێران. لەبەر ئەوە نووسینەکەی زێل کە تاماسپ خان ئەحمەد خانی دانابێ لەگەڵ ڕووداوەکانی مێژوودا یەک ناگرێتەوە. لەو کاتەدا نادر نەک تەهماس شای ئێران بووە. مەهدەوی لاپەڕە 1962-1964. 2. لەو کاتەدا هێشتا سلێمانی بنیاد نەنرابوو. سلێمانی لە 1990دا بنیاد نراوە. بنکەی میرایەتی بابان ئەو ساڵە قەڵاچوالان بووە. خالید پاشاش بەهۆی هێرشی نادرشاوە بۆ سەر ناوچەی بابان لەو کاتەدا بەخاو و خێزانەوە هەڵات بوو بۆ مووسڵ. اینجا لەوێەوە بە نەخۆشی چووە بۆ ئورفا و لەوێ مردووە 1956. لەبەر ئەوە ناگونجێ پێشوازی لە خان و میوانداری کردبێ. 3. عەجەم لە 1954دا هێرشیان کردە سەر مەندەلی و شارە زور، بەڵام هێرشی گەورەیان بە سەرکردایەتی خودی نادرشا لە 1956دا دەست پێ کرد. لەم هێرشەدا هەموو ناوچەی بابان و کەرکووک و هەولێریان گرت و گەماروی مووسڵ و بەغدادیاندا، بەڵام هیچ کام لەو دووشارەی بۆ نەگیرە. حاکمی مووسڵ لەو کاتەدا حسێن پاشای ئالجەلیلی بووە کە بەو پەڕی ئازایەتیەوە بەرەنگاری نادرشا بووە و نەیهێشتووە شارەکەی بگیرێ. نادرشا دوای ئەوەی زیاتر لە 40 ڕۆژ گەماروی مووسڵیدا و ئاگربارانی کرد لە سەرکەوتن نائومێد بوو و داوای ئاشبوونەوە و ڕێکەوتنی لە دەوڵەتی عوسمانی کرد و خۆی و لەشکرەکەشی گەڕایەوە ئێران. جاگەر نادرشا بە 170,000 کەسەوە نەیتوانی بێ مووسڵ بگرێ، خان ئەحمەد خانی داما و هەڵات و بە 500 کەسەوە وەکو زەیل ئەڵێ و بە 2000 کەسەوە وەکو حەدیقە و توحفە ئەڵێن ئەبێت چۆن مووسڵی بۆ گیرابێ و حاکمەکەی کوشت بێ و محەممەد چەلەبی لە جێگەی دانابێ. عیماد عەبدولسەلام لاپەڕە 115. 4. لە ناو لیستی والەکانی مووسڵدا کەسێکی تێدا نییە بە ناوی محەممەد چەلەبی. لەو ڕۆژگارەدا 1954-1959 حسێن پاشای ئالجەلیلی والی مووسڵ بووە. بۆ ئاگاداری زۆرتر لەسەر گەمارۆدانی مووسڵ لەلایەن نادرشاوە بڕوانە عیماد عەبدولسەلام ڕەوف الموطل في عهد العثماني فترة الحكم المحلي 1939-1249. حەسەن عەلی خانی ئەردەڵان 1961-1964. حەسەن عەلی خانی کوڕی عەباس قولی خانی ئەردەڵان کە ساڵی 1961 لە ئەسفەهان لەلایەن ئیبراهیم شای ئەفشار دانرا بە والی کوردستان و لە 1963دا لە مەریوان لەلایەن سەلیم پاشای بابانەوە شکێنرا و لە 1964دا لە قەلاچوالان کوژرا. جێگەیەکی تایبەتی هەیە لە ناو مێژووی ئەردەڵاندا، چونکە لە سەردەمی میرایەتی تەمەنکورتی ئەم والێدا ڕووداوی چارەنووساز لە ئێراندا و شەڕ و شۆری زۆر لە کوردستاندا قەومان، بەڵام لە ناو مێژوەکانی ئەردەڵاندا بە کورتی و کەم و کوڕی باسی کراوە. هەندێک لە مێژوونووسەکان ڕووداوی ڕوونەداویان بەپاڵدا و هەندێکیشیان ساڵی حکومڕانیان گەیاندۆتە ساڵی 1966 و کوژرانەکەشیان بردوۆتە ساڵی 1967. لێرەدا من هەوڵ ئەدەم ڕووداوەکانی سەردەمی حەسەن عەلی خان سەر لە نوێدا بڕێژمە و هەندێک لەو هەڵانی مێژوونووسەکانی ئەردەڵان تێکەوتون ڕاستکەمەوە. لە ناو مێژوەکانی ئەردەڵاندا زبدەت تەواریخ و زەیل شەرەفنامە لە هەمویان کۆنترن. نووسەری زەیل شەرەفنامە دەربارەی حەسەن عەلی خان نووسیوێتی لە ساڵی 1960دا نادرشا کوژرا و لە ساڵی 1962 کۆچیدا لە سەردەمی شایەتی ئیبراهیم شادا حەسەن عەلی خانی کوڕی عەباس قولی خان و برازای سوبحانوێردی خان بە مەسنەبی والەتی ئەردەڵان سەرفراز کرا و لە هەمان ساڵدا ئیبراهیم پاشا کوژرا و ئاڵۆزی کەوتە وڵاتی ئێرانەوە. لەلای کەریم خانی زەند و لەلایەکی تر ئیمام قولی خانی زەنگەنە سەریان بەرز کردەوە و دەستی تاڵان و ئازاریان بۆ سەر دراوسەی دوور و نزیک درێژ کرد. کەریم خان بە هێزێکی زۆرەوە هەڵی کوتایە سەر میهر عەلی خانی تەکەلو حاکمی هەمەدان.
میر عەلی خانیش بە سوپا و هێزی خۆیەوە بەرامبەر بە کەریم خان وەستا و لە مەلایەر بە گژیەکدا چوون. میر عەلی خان هەڵات و هانای بردەبەر حەسەن عەلی خانی والی ئەردەڵان بە نیازی ئەوەی تۆڵەی میر عەلی خان لە کەریم خانی زەند بسەینێتەوە. بە سوپا و شەڕکەری خۆیەوە کەوتە ڕێو گەڕ لە شوێنی پەریە دەستی پێکرد. تێشکانی زۆر و لە ڕادەبەدەر تووشی ئۆردوی کەریم خان و هۆزی زەند هات. کۆمەڵێکی زۆریان بوونە خۆراکی شمشێری پاڵەوانانی ئەردەڵان و حەسەن عەلی خان والی سەر لە نوێ میر عەلی خانی لە هەمەدان دابین کردەوە و خۆی بە سەرکەوتویی و زاڵی و بە غەنیمەتێکی زۆرەوە گەڕایەوە شوێنی حکوومەتی خۆی لە ئەردەڵان. بە ساڵێک دوایام کارە ساتە ئیمام قولی خانی زەنگەنە کۆمەڵێکی زۆری دە 15,000 کەسی عەشایری لە خۆی کۆ کردەوە و ئاڵای یاخیبوونی هەڵکرد و کەوتە بیری ئەوەی بەگشت حەسەن عەلی خان دابچێ بۆ ئەمەش لە کرماشانەوە گەیشتە بیلاوەر. حەسەن عەلی خانیش هەر بەو کۆمەڵە خەڵکەوە کە لە شاری سنە و دەوروبەری ئامادەبوون کەوتنە ڕێو هاتنە داکۆچیکردن. لە شوێنی بیلاوەری کرماشان هەردوو تاقمدایان بەیەکدا و شکستێکی یەکجاری کەوتە سوپای ئیمام قولی خانی زەنگەنەوە و زۆربەی قشوونەکەی کەوتە بەرتێخی خوێنڕێژی لەشکری ئەردەڵان. حەسەن عەلی والیش زاڵ و سەرکەوتوو گەڕایەوە شوێنی خۆی. لە کۆتایی ئەم ساڵەدا 1963 سولەیمان پاشای بەبا لەدەست سەلیم پاشای ئامۆزای هەڵات و پەنای هێنایە بەر حەسەن عەلی خانی والی ئەردەڵان. سەلیم پاشا لە سەردەمی نادرشادا پاشای سەربەخۆی شارە زۆر بوو. زۆر کاتیش بە خۆی و 1000 سواری بابانەوە لە خزمەت نادرشادا بوو. حەسەن عەلی خانی والی بە نیازی ڕێخستنی کاروباری سلێمان پاشا و تێکشکاندنی سەلیم پاشا بەهێزێکی زۆرەوە لە ئەردەڵان کەوتە ڕێ. سەلیم پاشا کە دەست و پەیوەندی وەزیری بەغدا بوو یارمەتی لێخواست. محەممەد ئەفەندی کە هیای خۆی بە 70,000 سوارەوە لەگەڵ پاشایانی کۆی و حەریری و هەتا دوایی ناردە یارمەتی دانی. لە ناوچەی مەریوان هەردوولا ڕوبەڕوو یەک بوونەوە و پاش بگرە و بەردەی زۆر و بەکارهێنانی کەرەستەی جۆر بە جۆری شەڕ و گەڕ حەسەن عەلی خان هەڵات و سەلیم پاشا دەم لە سەرپشت گەیشتە سنە. ئیبراهیم ئەردەڵانی لاپەڕە 27 لاپەڕە 29 زیل شەرەفنامە ساڵی 1225 نووسراوە. مێژوویەکی لەو کۆنتێر مەجمەلە تەواریخ کە ساڵی 1996 ئەبولحەسەنی گوڵستانە نووسیوێتی ڕووداوەکان بە جۆرێکی ترە جێڕێتەوە. هەر سێ ڕوودا و شکاندنی ئیمام قولی خانی زەنگەنە، پەلاماردانی زەند، تێشکانی لە بەردەم سەلیم پاشادا بە دوای یەکدا لە یەک ساڵدا بووە. ئەبولحەسەن خۆی شایەتی ڕووداوەکان بووە. لەو کاتەدا میرزا محەممەد تەقی گوڵستانە مامی نووسەر لە سەردەمی نادرشادا مستەوفی بووە لە سنە. دوای کوژرانی چۆتە کرماشان لەوێ بۆ تەیەکێ لە پارێزەرانی قەڵای کرماشان. ئەبولحەسەنیش هەر لەگەڵ ئەو لە قەڵای کرماشان و ماوەیەک لە هارووناوا دانیشتووە. کە ئیمام قولی خانی زەنگەنە گەمارویان ئەدا و هاوارنامەی بەهاناوە هاتن ئەنێرن بۆ حەسەن عەلی خان و شەڕی بیلاوەرە قەومێ ئەم خۆی بە دیار ڕووداوەکانەوە بووە. کاتێک کەریم خانی زەندێتە کرماشان و دوای 14 مانگە مارۆدان لەسەر بەڵێنی کەریم خان قەڵای کرماشان ئەدەن بەدەستەوە. ئەبولحەسەن نوێنەری مامی بووە بۆ گفتوگۆ لەگەڵ کەریم خان. کاتێک کەریم خان بەرەو سنە بەڕێ ئەکەوێ ئەمیش لەگەڵ لەشکرەکەی کەریم خاندا ئەبێ، بەڵام لە ڕێگا بیانوێک ئەدۆزێتەوە بۆ ئەوەی خۆی بدسێتەوە. لەبەرم هۆیانە ئەبێ هەواڵەکانی کە گوڵستانە لە مەجمەلە تەواریخدا ئەنجێڕێتەوە زیاتر جێگەی باوەڕ بن تا جێڕانەوەکانی نووسەرانی ئەردەڵان کە کۆنترینیان زیبدەتە تەواریخ 18 ساڵ و زێل شەرەفنامە 30 ساڵ و لوبت تەواریخ 55 ساڵ و تاریخ ئەردەڵان 67 ساڵ دوای ئەو حەدیقەی ناسری و توحفەی ناسریش کە زۆر درەنگتر دوای ئەوان نووسراون. ئەمە جگە لە داشکاندنی مێژوونووسانی ئەردەڵان بەلای میرەکانیاندا. پەشیوانی هەلومەرجی ئێران لە دوای ساڵەکانی حکومڕانی خۆیدا نادرشا بەو پەڕی دڵڕەقیەوە لەگەڵ خەڵک و کاربەدەستانی ئەجوڵایەوە لەسەر شتی بچووک و زۆر جار بە خۆڕایی سزای توندیەدان. کاتێ نادر زانی عەلی قولی خانی برازای لەگەڵ هەندێک لە ناحەزەکانی قسەیان کردووە بەیەک دووری خستەوە بۆ سیستان. عەلی قولی بە ئاشکرا لە نادر هەڵگەڕایەوە. نادر بە تەما بوو لەشکر بنێرێتە سەری. لە هەمان کاتدا خۆی بەڕێکەوتبوو بچێتە سەر کوردەکانی خەبوشان کە ڕەوەی شاهانەیان تاڵان کردبوو. لە فەتحابادی لای قوچان بارگەی خست بوو. لەگەڵ سەردارە سونیەکانی سوپاکەیدا ڕێکەوتبوو سەردارە شیعەکانی سوپاکەی کوژێ. سەردارەکانی کە بەمەیان زانی ئەوان دەستپێشکەریان کرد و بە شەو لە ناو خێوەتەکەی خۆیدا کوشتیان. 1960 1947 بە کوژانی نادر دەورانێکی نائارام و خوێناوی لە ئێراندا دەستی پێکرد. نزیکەی 10 ساڵ درێژەی کێشا. ئەحمەدخانی ئەبدالی فەرماندەی ئەفغانیەکانی ناو سوپاکەی پاش ئەوەی دەستی گر بە سەربەشێ لە گەنجینەی نادردا چووە قەندەهار، ناوی لە خۆی نا ئەحمەد شاهی دەرانی. عەلی قولی کە لەگەڵ بە کوژانی نادردا هاودەنگ بوو بە پەلە خۆی گەیاندە مەشەد، ناوی لە خۆی نا سوڵتان عەلی عادڵشاو لە ڕاگەیاندنێکی ئاشکرادا ئۆباڵی کوشتنی نادری گرتە خۆی چونکە وازی لە مەزەبی شیعە هێنابوو. هەموو بنەماڵی ئەفشار کە لە کەلات بوون جگە لە شاروخینەوەی نادر کوشت و
دەستی گر بەسەر گەنجینەی نادردا. سەڵتەنەتی عادڵشا 1 ساڵ زیاتری نەخایەن. ئیبراهیم خانی برای کە فەرمانفەرمای ئازەربایجان بوو ملی بۆ نەدا و لێی هەڵگەڕایەوە. عادڵشا بە لەشکرەوە کەوتە ڕێ بۆ سەر ئیبراهیم لە ئازەربایجان. هەردوو برا لە سوڵتانیەدایان بەیەکدا. عادڵشا شکاو گیرا و بە فەرمانی براکەی چاویان دەرهێنا. 1961 1748 ئیبراهیم چووە مەشەد، ناوی لە خۆی نا ئیبراهیم شا، بەڵام سەڵتەنەتی ئەمیش شەژمانجی نەخایەن. بەدەستی سەرانی سوپا گیرا و عەلی قولی و ئیبراهیم هەردوو کوژران. شاهرۆغ نەوەی نادر کە تەنیا زیندوی بنەماڵی ئەفشار بوو لە مەشەد کرا بە شای ئێران 1961 1748. هەندێ لە ناڕازیەکانی مەشەد بە بیانووی ئەوەی شارۆغ ئەوێ وەکو باپیری برە و بە مەزەبی سوننە بدا و شیعە لە ناودانە هێڵێ لە شارۆغ هەڵگەڕانەوە. شارۆخیان گرت و هەردوو چاویان دەرهێنا و لە جێگەی ئەو میرسید محەممەد متەوەلی ئاستانی قودسی ڕەزەویان بە ناوی شا سولەیمانی دووەمەوە لەسەر تەخت دانا. سەی محەممەد تەنیا 40 ڕۆژ شایەتی کرد، هێزێکی سەر بە شارۆخ مەشەدی گرت و سەرانی شۆڕشەکە لەوانە میرسید محەممەدیان کوشت. شارۆخ لەسەر تەخت دانرایەوە، بەڵام سنووری دەسەڵاتی لە خۆراسان تێنە ئەپەڕی، چونکە لەو کاتەدا 4 لە گەورە پیاوەکانی ئێران، ئازادخانی ئەفغانی لە ئازەربایجان، محەممەد حەسەنخانی قاجار لە ئەستەر ئاباد و مازەندەران، عەلی مەردانخانی بەختیاری لە ئەسفەهان و خوزستان، کەریمخانی زەن لە لۆڕستان و فارس، هەریەکە لە لای خۆیەوە ئەیویست دەست بە سەرتاجی بێخاوەنی ئێراندا یا هیچ نەبێ دەست بەسەر ناوچەکانی خۆیدا بگرێ.